سيكيف داي مرة خانم تاخق والله كم تاخق والله كم أفريق وصالنا ينكيد الله كم ينكيد الله كم أفريق وصالنا ينكيد الله كم ينكيد الله كم جيبان وصيان هرجي ينفوت سلامي ليبي سردارانه شوف ولاي قردونه باراني بارانه باراني باران داي مرة خانمه وملد ودادمه وملد ودادمه أثمنادي وهو شيداي بالاتمه شيداي بالاتمه روت منادي وهو شيداي بالاتمه شيداي بالاتمه وبجم دليا بك سواجر بك سواجر وبجم دليا بك سواجر بك سواجر يدر لدوايتو كيا بقرم بايا كيا بقرم بايا كيا بلا وين ضلي فرازر واي مرة خانمه تاخق والله كم تاخق والله كم بفريق وصالنا ينكيد الله كم ينكيد الله كم بفرق عيشه ينكيد الله كم ينكيد الله كم
سازم دای مرا خانم تاخا قلاکم فریک و سالانه بیرکی دلاکم بفرکی شاهو بیرکی دلاکم يا خليل من وطني كرمان كم براوي يخلي الوكيل باوي يا سركر يا جاوا قالوا الرسول وشان ولا يا خامل منيش ويا الخمر وضعنا شكل ثلاث رجبة ويركات يا مذنب بالله خويا الكلك مراسك وباك يغدر خويا الملك يا ساتي شوقي خضام الروان بك نوران الرواية شادا خوش الوادار مدوكان شايق بيكتان ما شكرا من رسولني مجامع ورمنا في بضا خوشي كان خلو خوشي وقومانا الوادار ومدبان لك مخري ما انظروا هەمووی هاتن بۆ کەسایەتی بۆ ئەوەی ئێمە هیچ دێت و شتێکمانێت تەنها و تەنها بۆ خۆشەویستی بۆ ناسین بۆ عەلاقە بۆ تێکەڵی بۆ هاتوچۆمان بووە تا ئێمە گەنجەکانمان لەوە چێ دەیان گەنجی گەڵاڵی ئێمە بمان بینیە ئایا لە شوێنان و لە شوێنی ترا نەیانمان ناسیە بەڵام شکر بۆ خوای گەورە ئەوە پەیتا وەجبە پاش چەندین ساڵ ئێمە چەندین خزم و کەسی باش دۆزرا یەکتریمان دۆزیوەتە و هەموویشمان لە خوێنێکین هەموویشمان بەری دارێکین بۆیە داواکارم لە خوای گەورە ئەم عەشرەتە هەمیشە لە موشکیلە و ئاژاوە و ناڕەحەتی بەدوورکە لەگەڵ عامە بۆیە داواکارم لە ڕیسپی و لە براگەورەکان و بە تایبەتی کاگمارف خۆی دەورێ براگەورەی پیاوێکی بەڕاستی پیاوێکە جێگەی فەخر و شانازیە بۆ هەمومان کاگمارف و ئەم ڕیسپیانەی گڵاڵیش دەست بەدەست هاتوون ئەم عەشرەتەیان پاراستەیە یەکیان خستە یەک ریزیان پاراستە بۆ ئەوەی
ئەم عشرەتە جوانە ئەم هەبەتەی بمێنێ ئەم عشرەتە لە هەر جێگەیەک بێت لە هەر شوێنێک بێت هەر لایەنێک بێت بۆ هەمومان جێگەی فەخر و شانازیە ئەبێ ئەم خزمایەتی و کەسایەتی و یەکریزیە وەک بیلبیلەی چاومان بپارێزین هەمیشە و هەردەم خۆمان بە خزمەتکار گڵاڵی ئەزانین خۆمان بە خزمەتکارتان ئەزانین بۆیە دووبارە و دەبارە هەم بەناو جەنابی کاگمارف و خۆشمانەوە من خاوەن ماڵ نیم خێراتنتان ناکەم خۆتان خاوەن ماڵن یاخوا بەخێر بێن سەر چاوماناتن ماندووبوونەکەتان هیلاکبوونەکەتان جێگەی فەخر و شانازیە بۆ ئێمە یاخوا بەخێر بێن و سەر و سەر چاوم هاتن. بسم الله الرحمن الرحيم مرة مغربة ولا باش من ساعات يتر نشكره بيست لبيش همو اشتكى بسم الله الرحمن الرحيم يرد زمان ودم همو قوم كسكارك بتايبتيم عشرتي خومن ودواء أول القرآن شباسك أمرك كأيوا درس من كردون بشان كومل وشعب وقبائل يبو يكتر بناسن أم الرجل لو الرجل كقولي خوا يكتري دانا ويكتري درس كرده نأزاي ئێمە و نەئازایی هیچ کەسێکە خۆی گڵاڵی خۆی هەر حەز بە یەکێتی و یەکریزی و یەک زروف و زەمان کە ئەگەر چیتە تاریخە کۆنەکان تو تەماشاکە پێش 1000 ساڵ پێش 1200 ساڵ ئەم شارە زورە ئەوە نەوە هەمووی ژەمەن و هەمووی جێی هیچ شتێکنەوە بنەماڵەیە گەورە لە منتیقەی پاوە خوا خستی ئەم شارە زورە ئیتر یەک بە یەک لە پاش 10 ساڵ 15 ساڵ لە پاش 20 ساڵ گشتی یەکی گرت ئەم منتیقەیە کە چاوتان پێەکەوێت منتیقەی گڵاڵیە منتیقەیەکە کە خوای عالەمیان بە گڵاڵی درسی کردووە باشترین شوێن و جێ لە شارە زورە گڵاڵی هەیەتی باشترین شوێن و جێ لە گەرمیانە گڵاڵی هەیەتی باشترین شوێن و جێ لە هەولێرە هەر گڵاڵی هەیەتی باشترین شوێن و جێ لە هەر شوێنێکە لە شارڕاژێرە لە کۆیە ئەم قەومە ئەم بنەماڵە ئازایی هیچ کەسێک نییە چەمچەماڵ قەومەکان هەر خۆی بە تەبیعەت خۆی چۆن هەنگ لە هەر لایەک بێ حەزەکە کۆمەڵ بێت ئەم قەومەش لە هەر لایە بێ حەزەکە بە یەکۆ بێت و بەختەوەریە بۆ ئەم بنەماڵە بۆ گڵاڵیش بەختەوەرە لە وساکۆ کە ئێمە یەکمان ناسیە و یەکترمان دیە هەموو اختیار حەزمان کردێت لە کۆڕ و کۆمەڵ و مشاوەرەیش لە هەموو ئەگەر لە بیرتان بێتەوە لە هەموو مشکلە گەورەکانە پێش بن و پێش پیاوە گەورەکان و گڵاڵی هەر مشکلەیە ناڕەحەتی بووە گڵاڵی خۆی قەراری نەداوە مشاوەرەی کردێت چەند جەلسە دە جەلسە هەتا ڕێی یەکیان نەکردێت ئەگەر قازانیان کردێ هەر شتێ باشیان کرد ئەگەر زەرریشیان کردێ بە کۆمەڵ کردیانە تر ئینشاءڵڵا گڵاڵی لەسەر ئەو بەرنامە ڕێت و ئەمە چەندین جارە چەندین جارە جار لە گەرمیان دەجار لێرە جارێ لە منتیقەی سەنگاو جارێ لە چەمچەماڵ چەند جارێ لە ناو گڵاڵەیەکان خۆمانە ئەم کۆڕ و کۆمەڵ و قەرەباڵخیە هەیە بەڵام ئێستا یەکێک لە قەومەکان خۆمانتیانەڵا ئەمە کەمە ئەگەر وەها بواە گڵاڵی گەرمیان 6 ئەو نەیترە ئاهات بەڵام داخە لەبەر ئەو کچەی ئامۆزای برای من ڕەش دەکە ئەمە خۆی کردە قەومەکان گشتی پێش ئەوەی ئەم ڕۆژە ئازاد قەراری داوی بەڵام ڕێژ لەسەر قەبرانە داواکردن نەکاکە بێ بچن بۆ ئەوێ تەعزیەکە ئێمە چەند کەسێ دانیشتین بەڵام من یەک ڕژامەیە یەک تکامەیە تکاکەی منش ئەوەسانێ ئەم یەک ریزی و یەک پارچەی ناوگڵاڵیە زۆر شتێ باشە تەبعان ئێمە لە هەموو حیزب و لە هەموو کۆڕ و کۆمەڵێکە قەومانەیە کە سوکارمانەیە شکر بۆ خوا هەرەمیشیان سەربەرزین پیانۆ بەڵام لە ڕۆژی ئاوەها لە یەنێکەوە ئەمە عەلاقەی بەسەر حیزبایەتیۆ نییە ئەمە عەلاقەی بەسەر قەومایەتی و گڵاڵیەتیۆ هەیە لە هەر لایەکە ئێمە ئەبێ گشتی کۆبووینەوە قەرار یەک وەربگرین ئیتر دو ئەوساکە هەرێکی حڕە ئەو فڵانە شوێنە ئەو فڵانە شوێنە بەڵام مهمەکەی ئێمە ئەمەیە کە گڵاڵی پیاوژن گەورە و بچووک یەکێکن لە هەر شوێن لە ئێران هەر یەکێکە لە هەولێر هەر یەکێکە لە چەمچەماڵ هەر یەکێکە لێرە هەر یەکێکە لە منتیقەی شارباژێر و گڵاڵە و سەفرە و زەرور و ئەم وڵاغلو و ئەم منتیقەیکانی دەرکە و ئەمانە هەروەها خزمان گوڵ و کەیسە تەشریفیانەوە ڕەنگە بۆ یەکەم جار و دەمجارش بێت ئینشاءڵڵا ئەم یەکگرتوویە هەر بەردەوامە بێ ئێمە لە خزمەتدانان بەڵام مهم ئەوەی ئێمە دەست بە دەست ئەیسپێرینە گەنجەکان کەیسە وتان بە پێوەساون
ئەو قەومایەتی و ئەو لطف و ئەو عەتفەتان بە یەکۆ بێت مەسلحەت و بڕە زروف شەخسی و ئەمانەوامان لێ نەکا کە لە یەکدا بڕێین و ئینشەڵڵا خوا عالەمیان هەمووتان سەربەرز دەکا بەڵام مەوزوعێکی شەیە من حەقەیە باسی بکەم طبعاً گڵاڵی یەقی نییە ئازاد یا کوڕ ئازاد داوای بکێت کە ڕەئی بن پێ ئەوە گڵاڵی شەخسی خۆیەتی پێشگە لەوەش من داوا ئەکەم ئەو کوڕە گڵاڵیانەی تر لە هەر حیزبێکە خۆی هەڵبژاردووە بەش ئەوانیشەکە و بەش هەمەیەکە هیچ کەسێ مەحروم نەکرێ چونکی من تەبیعەتم وایە نابێ هەر بۆ کەس و کار و مناڵ خۆمان داوا بکەم بەڵام ئەگەر گڵاڵی گشتی بە کۆمەڵ بچێت ئەو ڕۆژە چ ڕۆژێکە بە کۆمەڵ بچێت بەش گشتی کێت و کەس مەحروم نایەت و ئینشاءڵڵا گڵاڵی لە هەر لایەکە بە سەربەرزی و بە سەربەرزی ژێت و ئینشاءڵڵا من داوام ئەوەیە هەر کەسێک قسەیەکی هەیە هەر کەسێک پێشنیارێک گەورەی هەیە هیچ شەرم نەکە ڕۆژێ باشە لەوانەیە بەرنامەی زۆر هاوڕێەوە گەنجێک کە ئێمە ڕێمان لێ نەکەوێت پێشنیارێ بکێ ئەو پێشنیارەی لا مشتێ باشتر و بۆ ئێمە ئینشاءڵڵا دوای نان خواردن و دوای ئەوە هەمووی بە خۆشی و بە سەلامەتی ئەگەڕێنەوە بۆ گەرمیان بۆ چەمچەماڵ بۆ شوێنە دوورەکان بە سەلامەتی و بە خۆشیتان منش بەڕاستی ئیمڕۆ ئەو ڕۆژەیە کە گشتمان دڵخۆشین ئەو قەومانە لە هەموو لایەکە نوێنەر خۆیان و کە سوکار هاتون گشتی بە یەکۆن ئەمە بۆ تەعارف و بۆ یەکتەرناسینە بۆی خوا لە خۆمان ڕازیکەین و قەوم و کە سوکار و ئەو پیاوانەمان کەیسەر لەم قەبرستانەیە و لە قەبرستان ئەحمەد بەڕنەیە و لە قەبرستان سەیدا و لە قەبرستان ئێرانایە گشتی تەماشاکە کوڕ و مناڵ و کە سوکارەکانیان لە یەک شوێنە یەک ریزن ڕەنگە دڵیان پێخۆش بێ ئەم شەو مردوەکانتان لە هەموو کاتێک دڵیان خۆشتر و کە کوڕ و کوڕوزا و براو برازا ئاها کۆڕن و ئینشەڵڵا هەروە بن بە پشتیوانی خوا من تریش قسەیەکم نییە سەلامەتی و خۆشیتان نوێ سەلام عەلەیکم باش قسەکەم سەلام عەلەیکم بە هەموو ئەم بەڕێزانە کە گڵاڵی گەرمیان هەر هەمووی هاتوین بۆ ئێرە بەڵام من داوای لێبوردنەکەم لە کاگازە لە کاگمارف پیاەکی بەڕێزە پیاەکە ئەبوایە لە هەموو ماڵێکمانە ڕسمێکی بکرێتە دارە لەبەر ئەوەی پیاەکی بسڵمان پیاەکی قورئان خوێن لە هەموو عەشرەتەکانە ڕەمزە لە هەموو عەشرەتەکانە بەڵام من داوای لێبوردنەکەم و بۆنەی ڕێگەوبان و جادەکانمان زۆر خراپە کەمێک زۆر کەماتی نەبووەگەم ئەنێ شەشەوەن ئاهاتین بۆ ئەیرە بەڵام وەکو داوای لە کاغازات و کاگماریفەکەین کۆبنێکی گەورەمان بۆ ساز بکە لە گەرمیان پێش ئەم هەڵبژاردن دۆست باش سەرەتا خۆی گەورم میهرەبان دەستخۆشیەکی زۆرمان هەیە بۆ جنابی کاگازات ئاغا کردووە ئەم خزمە ئازیزانەمان ئەمڕۆ زۆر بە خزمی ئازیزمان چاومان ڕوون بوون ئەمما ئەڵڵا توانم بڵێ ماڵی هەموو گڵاڵیە کاغازات بەڕاستی قەڵا و پشت و پەنایە بۆ گڵاڵی خۆی گەورە پایەدار و سەربەرزی بکات بۆ ئێمە خزمانی ئازیز ئێمە گڵاڵی هەمومان بەری دارێکی جیاوازیمان نییە گڵاڵی ناوێکی جوان و جێگەی شانازیە بۆ هەمومان بێجیاوازی ئەمە نێمە مێژومان پێکەوەیەوە پێکەوەیش جوانی پەیوەندی خزمایەتێکێکە لەو کارانێکەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێداوە یەکێک لەو پاداشتانی خۆی گەورە بۆ بەندەکانی دانەوە بۆ ئەوانە پەیوەندی خزمایەتی دەگەێنن بە هەشتا و پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ینی بە ئەمر ئەفەرمێتەوە پەیوەندی خزمایەتی بگەێنن خۆی گەورە دەفەرمێ والذین یصلون ما امر الله به أن يوصل وتاتسان هەر خزمایەتی و سیلەی ڕەحم کەوا خۆی گەورە فەرمانی پێکردووە جێبەجێ دەکەن پاداشی ئەوانە بە هەشتا و هەروەها پێغەمبەری عەزیزمان دەفەرمێت پەیوەندی خزمایەتی بگەێن و هەروەها ئەبوو ئەیوب ئەنساری خۆی گەورە لێ ڕازی بێ دەفەرمێت وتم ئەی پێغەمبەری خوا کارێکم نیشان بدە کە پێی بچمە بە هەشتەوە و دوور بکەومە لە دۆزەخ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خدا بپەرستە و شەریک و هاوڵی بۆ بڕیار مەدە و نوێژ بخە و زەکاتی ماڵەکەت بدە و پەیوەندی خزمایەتی بگێنە کەواتە لەمەوە بۆمان دەردەکەوێت کەوا پەیوەندی خزمایەتی هۆکارە بۆ چوونە بە هەشت و هەر شاد و سەرکەوتوو بن دووبارە دەستخۆشیمان هەیە زۆر سپاس
دەست خۆش مامۆساگیان خۆی گەورە نمونە زیاد کات دووبارە بە خێراتنیە و خزمانی کەرکە ئێستا گەیشتن یاخوا بەخێر بێن سەر چاومان هاتن من یعنی ئەوە بە خۆم نادەم خێراتن و دووبارە و دەبارە ئەوەی لە هەر جێگەیەک و هەر خزمێک هەر ئەم کەسانی خۆمان هاتن ئێوە خۆتان خاوەنی ئەم ماڵە و خاوەنی ئەم جێگە و ڕێگەن خی گەورە نموتان زیاد کە خی گەورە لە خزمایەتی و کەسایەتی کەمتان نەکا ئەو زەحمەتەی ئێوە بۆ ئێمە تاجە ئەو زەحمەتەی ئێوە لەو ژوێنە دوورانەوە کە هاتوون هەمووتان لە شوێنی دوور و لە کۆی و چەمچەماڵ و لە شارباژێر و لە گەرمیان و لە سلێمانی و لە هەموو شوێنەکانەوە هاتوون داواکارم لە خی گەورە بە سەلامەتی بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆتان و خی گەورە نمونەتان زیاد کە خی گەورە ئەم خزمایەتی و کەسایەتی ئێمەش زیاتر کە ئێمە هەمومان بەریدارێکین دووبارە و دەبارە ئێمە هەمومان بە یەک کۆجوانین هیوادارم خی گەورە زیاتر پشتیوانمان بێ بۆ خزمەتکردن بۆ پشتیوانی بۆ سەرکەوتن بۆ هەر شتێکە کە سەرپرزی بێ بۆ ئەم خزم و عەشرەتێکمە یاخوا بەخێر بێن سەر چاومان. شتێکمان لێ ئەقەومێن یان یەکمان نەخۆشەکەوین یان مناڵێکمان یان شتێکمان نەخۆشەکەوین هاوارڕێن بۆ کاگازەت بۆ کاکمارف ئەوانیش بوو دەیتر خۆیان ناشار و ڕاستن ئەتێنە ئەو داینەوە ئەو میشکینەوە کاک چەنگە لە بۆ خەزخانە ئەم پیاوەتێەوە بۆ هەموو کەسی داهینی دروست کردی و ئێمە زۆر زۆر سپاسی شەکەین و مەمنونیشین و حەزێتی خواردە و هەتا مای نەقەل لە بیرمان ناچێ ئاچیش بکەین بۆ ئەم بنەماڵە ئێمە ئازایی ناکەین کاکە ئێمە قەومانە ڕئیسمانە گەڵاڵیە سەرکەوتمانە هەمومانە ئێمەش تەقسیر نەکەین لە هەموو چێکی ئیشەڵڵا بە حەولە خۆی خوا سەرکەوتیشنەوەین و هەموو کەسێ پێشی خۆشە بێ زۆر سپاستانەکەم هەموو سەر چاوکات. بسم الله الرحمن الرحیم. پێشەشی بەخێراتنی سێزەم خزمانەکەین زۆر بەخێر بێن هەموو لایەک سەرچاوم. ئێمە وەکو خزمانی گوندی وەڵاغلو خۆشحاڵین بەم مەڵبێس و کارەمەردانەی کە کاگازات جەنابی جێبەجیانەکە و جەنابی کاگمارفوو ئەو بنەماڵەیە هەر لە کۆنەوە لە باپیرانیانەوە بەڕاستی هیلاگون بە عەشرەتەوە شت زۆرە باسی بکەین و کاتەکەش ڕەنگەوە قبوڵ نەکا و خزمانیش زۆر شتیان باس کە زۆریان فەرموو باقەت بە دەرد و ئازارمانەوەن و شتیش لە ڕوو ئینسان خۆش نییە ئەوەندە دووبارە و سێبارەی بکاتەوە. من وەکو خۆم وەکو خزمانی گەڵاڵی گوندی وەڵاغلو تا مردم خۆم بە قەرزاری و بنەماڵەیە زانم بە تایبەتی کاگازات و کاگمارف ئومێدەوارم نمونەی زیاد بێ ئەم داوەت و ئێوارەخوانەشی بۆ بێ بە خێرێکی گەورە ئینشەڵڵا لەبەروی کە یەکتریە بینین و یەکتریە ناسین و تێکەڵاویەکە زیاترە بێ و کە ساعتێکە بتەوترە بێ ئینشەڵڵا وەیە دووبارە و دەبارە و سەدبارە من دەستخۆشی لێ یەکەم ئومێدەوارم وەکو لە کۆنەوە یانایانەوە بنەوە دوای خۆشیان بە هەمان شت دەنەوەکانیان ئیشەڵا بە هەمان شێوە گەورەی بکەن و گەورەیەتێکە بڕوا و ئیشەڵا ئێمەش ڕێزی گەورەیان لێ بگرین عەزێت و زەحمەتیان بەرز بنرخێنین ئیشەڵا ئومێدەوارم بە سەرکەوتوو بێ. دەنگ و باس و قسە زۆرە ناتوانم اون بەڕاستی ئێستا ڕەنگە هەموویم بەیاددانێ یا پێویست نەکا هەمووی بڵێن ئەوەی کە دەیڵێنەوەی ئیشەڵا نمونەیان زیاد بێ گڵاڵی ئەو عەشرەتەیە شکۆی هەیە دەبێت ئەممان ئیشەڵا و شکۆی پارێزین ڕێزی گەورە بچووکی هەبێ لە ناوماندا ئومێدەوارم ئیشەڵا دووبارە و سێبارەیەکەم و ئیشەڵا نمونەی زیاد بێ کاگازاتەر بۆ مامێنە لەسەر خێر لەگەڵ جەنابی کاگمارفوو سەرجەم ڕیسپی و گەنج و پیر و ژن و پیاوی گڵاڵی هەمووی سەلامەت و دڵخۆش و سەرکەوتوو و خۆشحاڵ بن ئینشەڵا. سپاسی هەموو لایەکتانەکەم بە خێراتنی هەموو لایەکتم ئینشەڵا. دەی خوا حافیز.